کۆمەڵی ئیسلامی کوردستان کە بە ژمارە 104 بەشداری هەڵبژارنەکانی عێراق دەکات تەواو خۆی ئامادە کردووە بەهۆی هەڵوێستەکانی لە ڕابردووشدا هیچ نیشانەیەکی پرسیاری لەسەر خۆی جێنەهێشتووە پشتیوانی لە داواکاری خەڵک و لە بەرەی شەقامدا دژی گەندەڵی و نایەکسانی ناکات بە منەت بەسەر خەڵکەوە کاندیدەکانی دەڵێن بەرنامەی کۆمەڵ هەر ئەوە بۆ دەبێت لە پەرلەمانی عێراقیشدا شەڕیان بۆ سەندنی مافە دەستووریەکانی کووردا کە لە ماوەی 13 ساڵی ڕابردوو حیزبە کوردیەکان لەبەر بەرژەوەندی حیزبی ئەو مافانەیان پشتگوێ خستووە من پێم وایە کێک لە گرنگتر خاڵەکان کە کۆمەڵی ئیسلامی لە خەڵکی تر جیاکاتەوە کۆمەڵی ئیسلامی ئەو خەڵکانەی کە ناردوونی خەڵکانێکن خاوەنی عەقیدە و بیر و باوەڕێکن پیان وایە ئەم خزمەتکردنە کارکردن بۆ خەڵک بە عیبادەت ێزانن و بە بەرپرسیارەتێکی دینی ئەخلاقی نیشتیمانی ێزانن و بەرژەوەندەکانی خۆیان هەموو کادرەکانی کۆمەڵی ئیسلامی لە سەر تا خوار لە هەر ئاستێکی حکومی دابوو بن حکوومەت یا پەرلەمان لە بوارەکانی ترا بەڕاستی بەرژەوەندی خەڵقیان خستۆتە سەر بەرژەوەندی خۆیانەوە و ئەم کارەشیان بە عیبادەت زانی و ئێمە خزمەتکردنی خەڵکی کوردستان خەڵکی ڕەشوڕوتی مسلمانی ئەم وڵاتە خەڵکی مافخورا و بە گەورەترین عیبادەت دەزانین کە کاری بۆ بکەین بۆ پێمان وایە دڵسۆزانە هەموو بەرژەوەندەکانی خۆمان وەلا دەنین وەکو وەلامان ناوە لە پێناوی بتوانین ئەو مافانە بۆ خەڵک دەستە بەر کۆمەڵی ئیسلامی بەردەوام لە گەشە سەندندایە ئەو قورسایەی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا دروستی کردووە هەناسەی حیزبە دەسەڵاتدارەکانی تەنگ کردووە هەر بۆیە لە میدیاکانیانەوە توانجی بێسەروبەرە لە کۆمەڵ دەگرن بێ ئاگا لەوەی بەو کردەوە ناشینانەیان تەنها لە ئەنگر و هەوادار بۆ کۆمەڵ زیاد دەکەن چونکە کۆمەڵ پەرێزی پاکە و کارنامەکەشی لای هەمووان پەسەندە بینین کۆمەڵی ئیسلامی وەکو حیزبێکی ڕەسەن پشتی خەڵکی گرتووە پێش خەڵک دەکەوێت لە خۆپیشاندانەکانە لە هەموو ئازار و ناڕەحەتەکانی خەڵکایە لەگەڵ یانە داوای مافەکانیان دەکاوازی لە هەموو بەرژەوەندێکی حیزبیەناوە دەترسن لە گەشە سندنی کۆمەڵی ئیسلامی زان کۆمەڵی ئیسلامی گەشەی سندووە دەنگی زۆر زیاد دەکا خەڵکێکی زۆر پشتیوانیەکە خەڵکانێک پشتیوانی کۆمەڵی ئیسلامیەکە وەڵاهی نوێژ ناکە ئەمەی کە من لەم هەڵمەتی بانگشە بینیومە تا ئێستا با بڵێن لە ڕووی دینی و ئیلتیزاماتی نییە بەڵام ئەزانێت کۆمەڵی ئیسلامی لەسەر حەقە و بەرگری لە مافی خەڵکەکە ئامادەیە دەنگی پێبدا پشتیوانی لێ بکە و بەرەو پێشی بەرێ ئەمانەوەی کردووە حیزبەکانی دەسەڵات پێی نیگەرانن هەستەکەن کۆمەڵی ئیسلامی بەرەوە چێ ببێتە بەدیلێکی ئەوان بۆیە چیان پێ بکرێ ئەیانەیە کۆمەڵی پێ عیبدارکەن هاوڵاتیانی کوردستانی زۆر وریان ئەزانن دەسەڵات بە هەر حیزبێک زۆر قەڵس و بێزار بێ ئەوە ئەو حیزبە مانایە کاریگەری هەیە لە ناو جەماوەردا دەوترێت کۆمەڵی ئیسلامیش لە نێو حکومەتدا بووە و بەشدارە لە گەندەڵیەکان بەڵام پرسیارەکە ئەوەیە حیزبێک سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و داهاتی ناوخۆ و هەموو جمگەکانی دەسەڵاتی لەدەستدا بوو بێت و پەرلەمان بە یەک بڕیاردا بخات و بە یەک بڕیارش بیکاتەوە بەشداری کۆمەڵ و تێوەگلانی لە گەندەڵی لەکوێی مەحەلی ئێعرابدا دەبێت ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی